پیاوێکی رووسایی دوای 2 مانگ و 7 ڕۆژ مانەوە لە ناو دەریادا ڕزگار کرا. دوای ئەوەی لە بەلەمێکی بچووکدا لەگەڵ برایەک و برازایەکی دابێ سەر و شوێن بوون و لە ناو دەریادا گیریان خواردبوو. دەوترێت تەرمی برا و برازاکەی لە ناو بەلەمەکەدا دۆزراوەتەوە. کاتێک کەشتیەکی ماسی گرتن لە دەریای نیمچە دوورگەی کامچتا ڕزگاری کرد. تەلەڤیزیۆنی دەوڵەتی رووسیا میخائیل پێشویگینی تەمەن 46 ساڵ لە نەخۆشخانەدا پیشان دەدات کە دوای ڕزگارکردنی بە پەلە ڕەوانەی بەشی چاودێری فریا کەوتن کراوە. پزیشکەکان دەڵێن ئەو تووشی وشکبوونەوەی لە شوکەمبوونەوەی پلەی گەرمی بووە، بەڵام باری تەندروستی جێگیرە. بەپێی هەواڵەکان پیچوگین کاتێک دۆزراوەتەوە کێشی نزیکەی 50 کیلۆگرام بووە کە نیوەی کێشی جەستەی دابەزیوە. ناوبراو دەڵێت بە درێژایی ئەو ماوەیە تەنها ئاوی بارانی کۆ کردوتەوە بۆ خواردنەوە، هەروەها بە کیسەخەوەکەشی خۆی گەرم کردوتەوە. پیچوگین لە سەرەتای مانگی هەژدا لەگەڵ برایەکی تەمەن 49 ساڵی و برازایەکی تەمەن 15 ساڵی گەشتێکیان بەراو دەریادا کرد بۆ بینینی نەهەنگەکان لە دەریای ئۆخۆتسک. هەوڵەکانی ڕزگارکردن دەستیان پێکرد، بەڵام نەیانتوانی شوێنی ئەوان بدۆزنەوە. میدیاکانی رووسیا بڵاویان کردەوە ئەو سێ کەسە بەشە خۆراکێکی کەم و ئاوێکی کەمیان پێبووە. کاتێکە بزوێنەری بەلەمەکەیان لە کار کەوتووە، خۆیان لە ناوەڕاستی دەریادا بەتەنیا بینیوەتەوە. هەواڵەکان دەڵێن کاتێک تیمێکی ماسی گرتن ئەو بەلەمە بچووکەی بینیوە سەرەتا پێی وابووە کە پارچە بەلەمێکی تێکشکاوە، بەڵام بۆ دڵنیابوون ڕووناکیەکیان داگیرساندووە تووشی شۆک بوون کاتێک بینیویانە پیاوێک بەتەنیا لەناو بەلەمەکەدایە.